هەوڵ و کاریگەری مانگرتنەکان گرنگجی هەیە تەوان دەوڵەتی تورک بە دوو ئاراستە ئەم کاری کردووە. یەکەم فشاری ئەم مانگرتنانە و ئەو خۆپیشاندانن و ئەو داواکردنی ئەو ڕێکخراوە دەوڵەتیانەی لەسەر ئاستی جیهانی و ئەو ڕێکخراوە NGO و یا ئینسانی و ئینسان دۆست و مافپەروەرانەی کە وەکو فشارێک هەمیشە دەوڵەتی تورک ئاگارەکەنەوە لەو بابەتەوە و هەروەها بۆ ئەو کەمکردنەوەی ئەو فشارە دەوڵەتی تورک ئەم هێنەی کرد، یعنی ئەم چاوپێکەوتنەی کرد، بەڵام بە شێوەیەکی سنووردار کە نەهێڵرا بە مانایەکی واتادار، یعنی بە شێوەیەکی کراوە ئەمە بکرێت لە کاتێکە کە لە چاوپێکەوتنەکە مەسەلاً تەنانەت بنەماڵەکەی خۆشی بە شێوەیەکی سروشتی وەکو هەر جارەکانی تر نەیتوانیەوە بیان بینێ و قسەیان لەگەڵاکە کە تا ڕادەیەک ئەمە زۆر گرنگی نییە بەقەدر ئەوەی کە یعنی چەککردنی ئەو چاوپێکەوتنە لەلایەن دەوڵەتی تورکەوە بۆ پارێزەرەکانی کە نەهێڵراوە هیچ کەرەستەیەکی نووسین و تەسجیلکردن و وەرگرتنی ئەو تێبینی و تێڕوانین و بیر و باوەڕی کە لە بواری وەزعی سیاسی ئەسێ دەوڵەتی یعنی بۆ چارەسەری کێشەی کورد و ڕەوتی چارەسەرێکە پێشکەش بکە نیان هێشتووە ئەوە بە تەواوی دەربڕێە نەگەیەنراوە یا دیارە نیان هێشتە بۆ ئاراستەیە ببڕێت. تقریبەن ئەم فشارەوەی کردووە کە دەوڵەتی تورک وەکو چۆنڵی بە شێوەیەکی چاوبەستەکێ بۆی خۆی لەژێر ئەو فشارە زەخت و زۆرەی خەڵکو و ئەو شێوە مانگرتنەی هەم لە ناو چوارچێوەی ئەو بزوتنەوە جەماوەریەی مانگرتنەی کە بۆ فشار دروستکردن لەسەر دەوڵەتی تورک و لەسەر دام و دەستگا ئیداری و حکوومەتی و دادگاییەکانی دەوڵەتی تورک کە لا بچێت هاتووە ئەم چاوپێکەوتنەی لە شێوەیەکی سنووردارە کردووە. تەسەوور ئەەکەم ئەمە ئیدامی نەبێت، مانگرتنە بەرەو پێشەوە ئەچێت و ئەو فشارانە هەمیشە بۆ خۆی کاریگەریان نەبێ، بەڵام دەوڵەتی تورک لەژێر ئەو فشارە ئەم حاڵەتی کردەوە. ئەگەر فشارەکان بەردەوامی هەبێت ئیجبار ئەبێت دەوڵەتی تورک کە بێتە ژێر ئەو بارەی کە ئەمە بکاتەوە بە حاڵتە سروشتیەکەی جاران و تەسەور ئەکرێت ئەو ڕەوشەی کە لە ڕۆژڵاتی ناوینە بەڕێوە ئەچێت جارێک کە کورد لە باکووری کوردستانەوە لە سووریا و لە یعنی ڕۆژڵاتی ناویناوە دەورێکی کاریگەری هەبێت و دڵنیام لەوەی کە جوڵانەوە ڕزگاری خوازی بە تایبەتی لە باکوورە کاریگەریکی زۆر بەهێزی هەیە و بەڕێز ئەو جەلانی ژێچێکە لەو کارکتەرە گەورانەی کورد کە ناکرێت تامیش بکرێت و بە نادیدە سیر بکرێەوە ئەبێ بهێنرێتەوە ناو گۆڕەپانە سیاسیەکە و قسەی خۆی هەبێت و بۆ ڕوتی چارەسەرێکە ینی لە پلان و لە قسەکردنابێ بۆ مەسەلە گفتوگۆی لەگەڵا بکرێت. بەڕێز ئۆجەلان یەکێکە لە پیاوە مەزنەکانی نێو مێژووی مرۆڤایەتی و یەکێکە لە بیرمەندە گەورەکانی سەردەم سەدەی 2021 ئەم پیاوە خەونێکی گەورەی هەیە کە ئەویش تێکشکاندنی فاشێدا بە هەموو نەوعەکانیەوە و دروستکردنی سیستەمێکی دیموکراتی ئازادی خواز لەسەر یەکسانی ئینسان و پێکەوەژانی گەلان وڵاتانی ناوچەکە کە لەسەر فاشیست مەژین وەکو تورکیا هەمیشە دەوڵەتێک لە دوایەکەکانی لەسەر فاشێت ژیاوە فاشێت یەکتری ئەژێنن بۆ ئەو دژی فاشێت بەرخودانی کردووە پەکەکەی دروست کردووەمانە بۆیە تەماشاکەی فشارەکان زیاتر لەسەر بەڕێز ئۆجەلان بووە کە بە درێژایی ئەم 20 ساڵەی کە لە زیندانە بووە لە بەتایبەتی لە 2011ەوە گۆشەگیری سەر ئۆجەلان چڕ کراوەتەوە لەبەرەوەی پەیامەکانی نەگا بە خەڵک و هاوار و ناڵێ ئەو بۆ ئازادی بۆ دیموکراتی نەگا بە خەڵک ئەم پیاوە کاریگەری خۆی داهێنێت کاتێککە قسە دەکات بۆیە تەماشا دەکەی گۆشەگیری سەر ئۆجەلان تونتر ئەکرێت بەڵام لە بەرامبەر ئەمەشا بەرخودانێکی گەورە هەیە گەل بەرخودانێکی گەورەی کردووە ئەوش لە مێژووە جێکەوتەی خۆی جێ ئێڵەیە کە ئەو لەیلا گۆبن
کە ئەوە سەد چەند ڕۆژە مانی گرتووە لە خواردن تا مردن ئەنی بەڕاستی ئەو زیندانیان 7,000 زیندانی کە مانیان گرتووە ئەمانە هەمووی کاریگەری خۆی دائەنێت هەرچەندە سیستەمی حکومڕانی لە تورکیا بەرەو فاشێتێکی گەورە ئەچێ و لە بەرامبەریش هێزێکی تر هەیە کە شەڕەکە لە پێنەوەی ئەم فاشێتە تێک بشکێنێ ئەوش بە مانگرتن بە بەرخۆدانێکی گەورە بە لە ڕێگای خۆپشێندانەوە لە ڕێگای مانگرتنەوە لە ڕێگای هەڵبژاردنەوە و تا توانیوێتی بۆ نمونە لە هەڵبژاردننی دواییە هەدەپە توانی بربەستێک بۆ فاشێت لە تورکیادا بنێ و ئێستێک یان ڕاوەستانێک بە فاشێت کە لە ئەستەمبول و لە ئەنقەرە و لەو ناوچە